سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ڤیددیویەکی هەر سەرنجڕاکێشی ناوازە تکا دەکەم گەر لایکی و ڤیددیو سابسکرایبی چناڵەکە ژیر نەکردیە ئێستا ئەنجام دێت چونکە یەکەم ڤیددیۆی 2021 مانە 21 دەست باوەڕ ناکەم توی 2021 یەکەم ڤیددیو 2021 دەبیتن 2021 چناڵی ژیر دەتەیەکێ لە باشترین چناڵەکانی یوتیوب لە بواری گەیمینگ لە بواری میوزیک لە بواری فیلم لە بواری تەکنەلۆژیا لە بواری هەموو شتێک هەوڵدەم خزمەتی ئێوەی خۆشەویستکەم بە فەرمی لە 2021 چناڵەکەمان زۆر گەورەتر دەکەین و باشتر دەکەین. ئەوڕۆ ڤیددیۆ ڕۆمان سەرنجڕاکێشە زۆر سوپاسی دوکانی دارین گەیم دەکەین کە $100 بۆ چناڵی ژیر دابین کردیە بتوانین بەکەیف خۆمان بای $100 یاری بکڕین و یاریەکانی سەرنجڕاکێش دەبن، یاریەکان جیاواز دەبن لەوانەیە کۆلێکشن بکڕین کە داشکانێکی گەورە بەبوونەی سەری ساڵی 2020 کرابوو لە پلەیستێشنی وەگەر تەوێ سوود لە دارین گەیم وەرگری لە ڕێگەی چناڵی ژیرەوە سەردانی دارین گەیم کە لە شاری سلێمانی بڵێ ژیر ئەمنی ناردیە داشکانە دەبۆ دەکات لە بۆ هەر شتێک کە دەیکڕی لەلەیش دیسکریپشن ئاوی زانیاریەکانی دارین گەیم داناوە پەیوەندیان پێوە بکە ئینستاگرامەکەیان فۆلۆ بکە بڵێ ژیر ئەمنی ناردیە هەموو شتێک ماشی دەبیتن ئەوەش واستە گەورەترین واستە لە بواری گەیمینگ وەکو دەزانن لەسەر پلەیستێشن 5 بێگومان یاری دەکرێن کە لەوانەشە پێشترێژ پێتانم بود بکە من یاریم زۆر ئێستا دۆنە تەنیا لەو ئەکاونتەی خۆم کە سال ئەکاونتمەوە ئەکاونتی 133 یاری هەیە لە ڕێگەی پلەیستێشن پڵاس وەرم گرتی لە ڕێگە بەخۆم کڕیتم ئەوانم لەسەر پلەیستێشن 5 ئەکەمە ئەو یاریانم هەیە بۆیش بە سەریعی تەماشای چووکەمە نۆک یاریی دووبارە بکڕمەوە ئەو یاریانەمان هەیە ئەو ئینستۆڵە کۆلێکشنەکەشمان ئەوە کۆلێکشنەکەمانە ئەو یاریانم هەیە بە سەریعی تەماشاکەمە نۆک دووبارە بکڕمەوە جێ لەم ڕێبین ڕێبینی برادرم چوو هەندێک یاری هەبوو دیسان کڕیوە تەنە پارەش پێدا بوو بێنە سەر پلەیستێشن ستۆر هۆلیدەی سێڵمان هەیە نووسرای هۆلیدەی سێڵ تا هەفتە داشکان ئەنی تاوەکو تا هەفتە داشکان ئەو ئۆفەرش تاوەکو 91 دەمینێتەوە هۆلیدەی سێڵ ئۆکێ سەر باراس پێ بکەین یاریەکانی ئەساسن داشکانی لە بۆ کرایە $44 گۆڵدیشنەکە $74 تا گرانە بە بڕای من واجدۆک زۆر هاتە خوارە $30 مۆرتال کۆمباتمان هەیە پێویست ناکە بیکڕین ئەوە پاکە دەستنی یاری من نییە دیرت 5 ناوێ ڕینبۆمان هەیە ئەگەر نووسرا بوو ئەنڤیلبل واتە ئەو یاریەت هەیە کاڵ ئۆف دیوتیمان نییە بە دیسک هەم بوو بەڵام گەڕانەوە دەکرام ئینستۆڵ نەدەبوو کێشەی هەبوو لەوانەیە ئەگەر پارەکەمان ببینێتەوە بیکڕین بزانی جارێ بام لای خۆم لەسەر حاسیبی موبایلەکەی خۆم $100 دانێم و یاریەکەم هەڵبژا لێکم کەمەوە ئاگدار بم $100 هەیە ئێستا بارەس بکەین ئیمۆرتال ڕایزینگی یاریشی ناوازە دیارە بوویتە $40 جارێک گرانە بە بڕۆی من نۆمانسکایمان ناوێتن هەردوو یاری بە $7 ئەساسن کریدڤال هەڵە لیژن لایک ئۆفەرێکی باشە بۆ کەسانی کە نیتیان کەسە سوشی مامان هەیە فاینال فانتاسی 7 ریمیکیشمە تا ئێستا بووم نەکردیە ئەس دەکەم بیکەم لەسەر پلەیستێشن 5ەکەم بە دیسک لام بوو بەڵام گەڕانیتمەوە گاتفۆڵ یاریی دڵی خراپە چیتکەمان هەیە چە بکڕین ئەمە یاریێک بکڕم شەر نییە پارتی لە یوتیوب لێدانم هەراز دەکەم بەخۆم بیکەم بە تایبەتیش کە نەم کردوی جێلای فاڵ ئۆردەرم هەیە لە پیسی هەمە دەیزگۆنم هەیە لەسەر پلەیستێشن 5ەکەم بە فری وەرم گرت دوم ئیتەرنال هیچ ئارک سەرڤایڤل کاپ هێت حەزم لێ کەپێدی بکەمە پارتی یوتیوب ئەگەرەنگۆ حەز دەکەن بە کەپێدی بخەینە ناو باسکێتەکەی when you select complete in cart okay سێزدە کەم $13 و چەندە کەم $14 $86 مامایە من پێکەوە دەکڕم پیسمان ناوێ دومیتەرناڵمان ناوێت جارێ چیتکەمان هەیە فۆڵاوتم هەیە کراشم هەیە هەردوو کراشم هەیە لەتڵ هۆپم ناوێت لەزە پیسی هەمە بەڵام بە کۆلێکشن ئەگەر هەبی ئەگەری هەیە بیخەمەنە باسکێتەکەم ئەوانە هەرسێکم دوم هەیە سێمیش نازانم جارێ مۆنستەر هەنتەرم هەیە کراشمان هەیە هیچ پاوەر سکوادرۆنسشم حەزی نییە حەزم نییە وەڵی بەس جارێنە ئەو تێ ئەوە دارک پیکچر ئەنتۆلۆجی مانە مدان و لەتڵ هۆپ هەردووچی بێکەوە بە $30 ئەو فەرقی خراپ نییە بەڵام ئەگەر پارەمە لەوانەیە بێمەوە سەری ڕێدەدیشمان هەیە بێگومان کراشیت کڕاشیان گەرە زۆردانە نووسرا ئینستۆڵ ژاتە سەیڤیشت کردنە کەمانەیە بیکڕین ئەزم لە داشکانی یاریە کۆنەکانە مەسەلەن چکە زۆر یاری نوێمان زۆر نییە ساڵ یعنی بیلاتی ئەو ساڵ 2021 مافیامان هەیە
Warlords of New York expansion $8 والله ئەوە خراپ نییە بە $9 من یاریەکەم هەیە ئەوە دیڵسێکە دێمە سەر بەش فاینل فانتەسی ژەڵی زۆرم حەز لێ بەڵام بابزانین ئینسان مەغرور دەبی زین زۆر زار نازانین چ بکڕی دەسم کلیدمان هەیە نایت ئەوە چیانە فرێدیە چیت کەمان هەیە بزانین لایف سترنج نو ئەیس کەمبات 7 $12 یاریی خۆشی دیارە وڵی ئەیس کەمباتە جیاوازیان چیە ئەو ئادز ئۆنە بەخۆی بە $20 The Witcher 3 مان هەیە Sniper Elite 4 Deluxe Edition وەڵاو یاریەم نییە ئەوە چیە ئەوە سیزن پاسەکەیتی بە $4 بەڵام دیلەس دیشنەکەی $89 ستانەوە داشکان لە بۆ کرێ وڵای و یاریە زۆر باس پێ بەڵام تاوەکو ئێستا هەر هەموم نەکردیان دەک پارتم کرد و کاتی خۆی لە ئەکاونتەچکە ئەمە ئەکاونتەکەش نمە کەواتە بێتەسە ئێرە ئێستا بۆ چەند ئەم $9 $7 مەمەیە ئاوتەر وایلد دەرین یاریێکی زۆر زۆر ڕاخیە بەڵام کاتێکی زۆری دێتە لە مەفهوم یاریەکە تێدەگەی ئینجا یاری بکەی گەیم پڵێکە تۆزە قورسە دوومان هەیە جدای نایتس ئەکادمی لە پیسی زۆرم کردی و یاریە خوای چەندم کردیان ئێستان گۆ من ناناسن کە ژیری گەیمەرێکی پیسی بی لە بەرەوەی زۆر باسی پیسی ناکەم بەڵام بێتەن بڵم کە گەیمەرێکی پیسیمە زۆر یاری پیسی شێ تاقیم کردیتەوە دراگن بۆڵمان ناوێتن ئەوە چیە ئەڵتیمەت ئیدیشن ناو جاست کاس 4مان هەیە مێتەڵ گیرمان هەیە Devil May Cry HD Collection وڵای ئەوەم نییە ئاوڕیان چەند یاری تێدایەوە هەر چوار یاری تێدایەوە نییە Play all main Devil May Cry series بەشی یەکەم بەشی دووەم بەشی سێم بەشی چوارەم هەر هەمووی تێدایە پشتش سەرنجاشە چەند گیگایە بزانی 34 گیگاشە بەداینێن هەفتی کەمی بینەوە $57 مەمە وڵای ئەوە شتێکی باش بوو دڵمەکە ئەگەنت کردیە پێویستە بیکەیت چونکە زنجیرەیەکی زۆر زۆر بە چێژە هەموو یاریەکانیشی ناوازەیە کەمان هەیە بڵانین زۆمبیمان ناوێتن Tropico 6 Tropico 6 مەزە پیسی هەیە کرایسیسمان ناوێ لە پیسی هەمە کرایسیسش خۆشە بەڵام کرایسیس زۆر ئۆڤەڕێیتە لە ڕووی گرافیکەوە ئەنیاریەکە ئۆڤەڕێیت نییە یاریی خۆشە بەڵام لە ڕووی گرافیکەوە ئێستا ئەو گرافیکی جارانی نییە بڵێ هەڵڕاقی ئەو شتانە یاری دوانتری هەیە سۆمام هەیە من پێم سەیرە سۆمام هەیە سۆما یاریشتش ناکەوە بزانم دوای داڵۆن دیکەم بە پلەیستێشن پڵەس وەرم گرتێ پێم سەیرە و یاریەم هەیە تا ئێستاش نەمکردیە من دڵن یاریێکی سەرنجاکێکی ترسناکە کەمان هەیە ئاپەری لای چارمان هەوی سێمان لۆچیە کلاود پانک یاریی ڕاخیە لەسەر پیسی هەمە زۆر ڕاقیە بەڵام ئیوەینێ ڤیدیۆ دەچون کەزانم کەستم شای ناکە یاریی سەرنجاکیشە لەگەت سایبەرپانچ پێکەوە بڵاو بوونەوە سایبەرپانچیشە بەڵام باڵی زۆر پیسییان نییە Made of Scare نازانم معلومات مەسە ئەو گەمەی نییە بەڵام هەز دەکەم ئەو گەیمەش وەکو یاریەکە لە بۆ ئەکسبۆکسی بڵ دەکرد و یاری نوێیەکە ناویتێ خۆیان هەز دەکەم زۆر لەوی نزیکە نازانم ویانە تما بێنتێنیش ئەو چ بوو لانی کۆنێکتد وای لەو گۆڕی ئەو چە پلەیستێشن لۆ دەکەی عیبە بێنتێنیش یاری هەیە دارکسایدەرز چەند زۆرم کردێ دارکسایدەرسی ئەوتە لێرە هەردوو یاری بریتیش هۆڕۆڕە دۆن ناکتوایس و ئەوە پێکەوە کرایتە کۆلێکشن باتڵفیلد 4مان ناوێتن ملیۆن جارمان کردیە یاریەکانی بایۆشەکم هەر هەمووی هەیە هیچکەمان هەیە
بزانم کۆلێکشنەکە بەرەو کۆتایی دەڕوا those who remain ئەو یاریە بە تەمام لەسەر پیسی بیکرە بۆیە لەسەر پیسی تاقی دەکەمەوە چکە لێرە تۆزە گرانە بەڵام بە کۆد لە پیسی هەرزاتر بەدەستن دەکەویتن $4 پێ نادەم ئەو یاری حەقی $5 هەیە بە ڕای من دەرێن یاریشتان زاچێشە نازانم وا دەرێن ئازۆ دادێ وا دەڕێن بەڵام وەیە وەنیە ناڵانم ئەوە باتمانمان ناوێ ئەیتمان باتمانەکەم هەیە شتە بخۆم تەواو نەکرێ ئەوە چی ئەو یاریە هەر یاریێک سایفای بی خەیاڵ زانستی ئاسمان یەک سەرنج ڕاکێش بزانە ئێستا پلیستیشن بۆ هەمووی پارت سەرکە گەیم پاستە بە زۆر یاریەکانت دەبوو That's why Game Pass is better man Game Pass is goddamn better ئەودا چوانمە ئەو هەموو یاریە سیر و سەمەرەکان کە لەوانێت زۆر خەڵک نەشی کاتن ئەوانە مایکرۆ ترانزاکشنن کۆنانمان نایە یاریش سەقەت لە پسە پیسی هەندێکم کرد کاتی خۆی سکایلاین لە مۆبایلی 20,000 100,000 لە مەرحەلە سەیبڕێ ئۆکێ ئێستا بینە سەر بیستێکی ناکڕم بێگومان جارێ بە نرخی زۆر دێتە خوارێ ئەو یاریەکانی پلیستیشن 5 یا بەزانە هیچ بڵاو نەکرێنەوە مانی ئیتەر دەبتە فری بەتەمام و یەگەمەش دابنم لە لیستی بەڵام مانی تر دەبتە فری ئەسا دیمن سۆڵز $70 کردیانە $50 بەڵای ئێستا دەمکڕی بەس پێم گونە $70 پێ پنجارێ زۆر $70 لەگەلە زۆرە لە بۆ یاریش کە لەوانە یەک زارە ژیان تاقیکەمەوە بزان قورسە هەردەم هەر دەیکڕم بەڵام جارێنە ئەساسن کرید ڤالهاڵاش هیچ کەمان هەیە یاچی هەدومی بکەینەوە ئەوانەمان هەموو هەیە یاریانە لە ڕێگەی پلیستیشن 5 یەکسە وەری دەگرین ئەو یاریانە ئاڕکەوەندەم یاری هەیە هەشتا نیوەی زیاترم نەکردیان هۆڵیدەی سەیڵمان دیت قدمە $57 مایە کڕۆس جەمبەندڵەکە بە $54 ئەوی زیاد کەمیان نەنازان چی قورسمان لە پێشەم Call of Duty ئەکاوی سەری هەواسای نایەتە خوارێ لەکە ئەوەیە ئەو یاریش دەرێن زۆر زۆر خۆشە Immortal Phoenix زۆر دەرێن زۆر تایبەتە دەرێن یەکە لە باشترین یاریەکانی Ubisofتی Final Fantasy 7 Remake ئەگەر Final Fantasyەکەی بکڕم ناتانم Cold Warەکەی بکڕم کە ئازمی Cold Warەکە ئەس Cold Warەکە وڵای جارێ نامەوێت زۆریەکەم کردیە مەڵتیپلەرەکەشم پێخۆش نییە کەواتە جارێ نامانەوێت Marvel's Avengers لەسەر بیستی کردیە Final Fantasy Very next Final Fantasy 7 Remake عندكم كردية بەڵام هەر هەموو نەکردیە دەبی سەرنجمان ڕاکێشی بیکڕین باوەش زیادکەین ئەم $40 $70 مان نایە بای $70 کە دەبیشتی بکڕین بێمە سەر یاریەکی ئیندی هەیە ئیندی تخوا بزانم داشکانەکەی ماوەک بینیم ناوی گووسە گووس دەبی مابی PlayStation Indies بێمە ێرە ئەو تەیە Untitled Goose Game ئەو یاریە ئاز دەکەم لە بۆ دروستکردنی ڤیدیۆی باش بی و خۆش بی
باوەش دانین بای 96 دلارمان هەیە ئەم باردا 3 دلارمایە تقریبان 100 دلار دەکە 3 دلار هیچ پێ نازم چی بکڕم ئۆکێ ئەڕێنی خۆشەویستم ئەو گەیمانەمان هەڵبژاردێ Untitled Goose Game Final Fantasy 7 Devil May Cry هەموو ئەدیشنەکانی Sniper Elite Deluxe Edition Cuphead کاتە 1 یاری 2 یاری 3 4 5 6 یاری 7 8 یاریمان کڕیە بە 100 دلاری Confirm purchase Thank you ئێستا یاریانە بووینە مڵکی هەر هەمویان Cuphead داوڵۆند بە Goose Game داوڵۆند بە Final Fantasy داوڵۆندی کەین دارێن نا لۆ دارێنە داوڵۆند بە یەس هەمومان دەوێت بێ زەحمەت پلیز سۆری هەمووی داوڵۆند کەم Special Edition ئەو هەم بەشەکانی Devil May Cry 5 ئەوانە لە بە ڕۆژەشکە داوڵۆندیان دادەنێن بەڵام Sniper Elite داوڵۆند بە بازارە بەشی یەکەم داوڵۆند بکەین بازارە بەشی یەکەم داوڵۆند بکەین بەشەکان کە داوڵۆند دەکەین ئەو یاری خۆش دیارە بەجددیم زۆر مەراقم گرتیمەوە تا ئێستا یاریم نەکردە ئەس دەکەن نووسکردنی ڤیدیۆ زۆر خۆشی ئەو یاریانەیە کە کڕیمان ئێستا بزانین بۆ 139 یاری لەناو ئەو لیستەمان ئەو هەمووی دەستە ناو کۆنسڵ دەبێت بیگوازمەوە لە بۆ هارد درایڤەکەم چکە ئێستا ئێرەم پڕ دەبتەوە خۆشەویستانی بەڕێزم ئەوەش ڤیددیۆیەکە بوو هیوادارم سووتانی وەگر بێت چەندە شتێکی وانە تەنیا حەزم کردەوە ژیری زیاتر بناسن بەو یاریانێک هەڵ دەبژێرم و یاریانێکە هەمە ئەو یاریانێکە نیمە ئێستا یاری زیاترمانی هەوڵدەم ڤیددیۆ لەسەر زۆربەی یاریەکانیش دروست بکەین چەند هەفتی داهاتوە تەنیا ڤیددیۆم زیاتر لەسەر میوزیک و شتان بڵاو کردە بەڵام بێگومان ڤیددیۆ گەیم لەبیر ناکەین خۆشەویستی لە بۆ هەرهەمووتان ڕێز و خۆشەویستم قبول بکەن تا ڤیددیۆ داهاتوو چاوتان ماز دەکەم یەکە بێکە بە معدەلی خوداتان لەگەڵ